ئێمە ئەو فترەیە کە لە سنووری گەرمیان جمهوریەتی داعش زیادی کردبوو هێزەکانمان زیاتر قسبووە ئامادە باشیەوە بۆ ئەوەی کە هەوڵ بدەین ئەو کەسانەمان کە هاتن لە سنوورەکانمان چاودێری زیاتریان بکەین و معلوماتی زیاتریان لەسەر کۆ بکەینەوە. لە 16 سێ ئێمە توانیمان کەسێ دەستگیر بکەین کە بە ناوی محمود خورشید ناسراو بە ئەبوو عەلی دلێمی. ئەم کەسە یەکێک بۆ لەو کەسانەی کە لە سەرەتای دروستبوونی قاعیدە لە منطقەی تبج و جەلەولا و چاغات ئەمانە گروپێکیان دروست کرد لە 2006 و 2007 ئەوان توانیان گروپێک دروستکەنە و سنوورە و ئەو گروپە مەسئول بوونە لە هەموو چالاکیەکانیان گروپێکی حەوت کەسی بوونە. ئەم یەکێک بوو لەو حەوت کەسە کە دەستیان هەبوو لە کوشتنی خەڵک لە ڕەفاندنی خەڵک لە دانانی عبووە بۆ هێزەکانی هاوپەیمانان بۆ لێدانی هێزە عێراقیەکان بۆ لێدانی دەستگا ئەمنیەکانی سوودی جەلەولا. ئێمە لەو کاتە لە 2007 ئاسایشێکمان لەوێ شەهید بوو لەگەڵ باوکە ناوبراو کە محەممەد خورشید ئەبوو عەلی ئەترافی لەسەرەوە کردووە کە ئەو لەگەڵ زەکی و سینان و ئەو گروپەی خۆیانە کەمینیان بۆی دانەوە شەهیدیان کردووە و هەموو ئەترافێکی لەسەرەوە کردووە کە لەسەر چۆنێتی شەهیدکردنەکەی.